وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر بزوتنەوەی گۆڕانی بەشدار لە حکومەت و یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆنی بەسەر کردەوە و لا کۆبوونەوەکاندا جەخت لە تەبای و پێکەوەیی نێوان کۆمەڵ و دوولایەنە کرایەوە. لە پاش کۆبوونەوەی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند لە لای کۆمەڵ دەمێکەوە یەکلابۆتەوە کە بەشداری لە حکومەت ناکەن، بەڵام وەک پێشتریش ڕایان گەیاندووە ئەگەر خۆشیان بەشدار نەبن هیوادارنەوەی کە ناو دەنرێت حکومەت بەڕاستی حکومەت بێت و حکومەتی هەموو هاوڵاتیان بێت، نەک تەنها چین و ڕەنگ و حیزب و دەڤەرێکی دیاریکراو. ئێستا ئەو کابینەی کە دروست دەبێت بەڵێ یەکگرتووی تێدانیە، ئێمەشی تێدا نابین، برانی گۆڕانمانی تێدان، بەڵام ئەمە پێمان خۆشە حکوومەتێک کە دروست دەبێت بەڕاستی حکوومەت بێ، هی هەموو لایەک بێ، پێوەری مامەڵەکردنی لەگەڵ خەڵکدا هاوڵاتی بوون و مرۆڤ بوون بێ، نەک ئینتیمای حیزبی و عشیرەتی و ئەم لاولە. ئەوە ئێمە پەرلەمان پێمان باشە، باشترین پەرلەمان بێ، پەرلەمان دەبێ تعبیر بکە لە ئیرادەی ئەو خەڵکە، حکوومەت دەبێ حکوومەتی هەموو لایەک بێ. ئەوەی بەلا ئێمە گرنگە ئەوەیە هەر پۆستێکە هەیە، سەرۆکی هەرێمە، سەرۆکی حکوومەتە، پەرلەمانە، هەر پۆست و پێگەیەکە هەیە لە وڵاتەدا گرنگەوە فعلا حەقی خۆی بدرێتێ، جا بەدەست هەر کەسێکەوە بێ بەلامانەوە گرنگ نییە، گرنگەوەی حەقی خۆی بدرێتێ و خزمەتی خەڵکی پێ کۆمەڵ لە مێژەیەک لابۆتەوە. پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی گشتیە و هەر هێزێک لەسەر ئەو هێڵە بێت کۆمەڵی ئیسلامی بە دۆست و پشتیوان و هاوپەیمانی خۆی دەزانێت، ئیتر ئەو هێزە لە حکومەتدا بێت یان ئۆپۆزیسیۆن. کۆمەڵی ئیسلامی و ئەمیرەکەی داهێنەری ئۆپۆزیسیۆنی حەقبێژ و ڕازگۆن بە درێژایی مێژووی سیاسیان بە چاکیان چاگوتووە و بە خراپیش خراپ، کاتێکیش لە حکومەتدا بووە خاوەنی بڕیار و هەڵوێستی خۆی بووە و لە هیچ گەندەڵی و نادادیەک چاوی نەپۆشیوە، کە ئەمەش زۆر جار ڕوبەڕووی گلەیی و تانەی لایەنە دەسەڵاتدارەکانی کردوتەوە. بەڵام کۆمەڵی ئیسلامی بە ئاشکرا وتوویەتی بەشداری حکومەت و بوونی چەند وەزیرێک ناتوانێت لە ئاز گەندەڵی و فەرهودکردنی سامانی سەرخان و ژێرخانی وڵات و زوڵم و ستەم بێدەنگیان بکات. هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانیش بە گەورە و بچووکیانەوە باش کۆمەڵی ئیسلامی دەناسن و دەزانن هیچ تاڵی و شیرینیەک ناتوانێت لە مەبدە و بنەماکانی تەنازولی پێ بکات. کۆمەڵی ئیسلامی پاش داهێنانکردنی لە ئۆپۆزیسیۆن بەڕاگەیاندنی بە باش باشوتن و بە خراپیش خراپوتن لە ئێستادا وەک ئاڵا هەڵگری سیاسەتی بە ئەخلاقانە خۆی نمایش دەکات کە لەگەڵ هاوڵاتیان و پەیامەکانیدا ڕاستگۆیە و بەرژەوەندی هاوڵاتیان لەسەروی هەموو بەرژەوەندێکی خۆی و ئەندامەکانیەوە دەبینێت. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت لەگەڵ تەواوی لایەنەکان پەیوەندیە سیاسیەکانی پەرە پێ بدات و لەگەڵیان تەبابێ و کێشەی کۆمەڵ کێشەی خەڵکە، نەک دەستکەوتی شەخسی و حیزبی. ئێمە ئەوە یەکەمین دیدار نییەوە دوا دیداریش نابێ، ئەوە دیدارانەمان هەر بووە، شتێکی ئاساییە و پێکەوە ڕاوێژکردنمان جێبەجێکردنی فەرمانی خوایە و ئەمڕۆ مشوڕە بەینەهوم نەک هەر لە ئاستی ئەم دوولانە ئیسلام بەڵکو لەسەر ئاستی هەموو لایەنە سیاسیەکان پێویستە پێکەوە پشتڕامان هەبێ. ئێمە ئەمڕۆ سەردانی گۆڕانیشمان کرد و ئەمە پێمان وایە کە ئەم وڵاتەی ئێمە پێویستی بە پێکەوە ڕاوێژکردنی زیاتر، یەکدی قوبوڵکردنی زیاتر، پێکەوە هاوکاربوونی زیاتر و پێویستی بە تەواضوع و خاچیبوونی زیاتر هەیە لە ئاستی یەکدیدا. ئەمن پێم وایە کە ئەم میلەتەی ئێمە لایەنە سیاسیەکانی خەڵک و جەماوەرەکەی و کەسایەتی و کارەکتەرەکانی هەتا پێکەوە خاچیتر و متەواضیعتر و لێک نزیکتر بین، لە بەرامبەر تەحەدیاتدا بەهێزتر دەبین و تۆکمەتر و تونند و تۆڵتر دەبین لە بەرامبەر کەسانێکدا کە چاویان لەوە بێ زوڵم لە ئێمە و لە میلەتی ئێمە و مافەکانی ئێمە پێشێت. دانیشتن و کۆبوونەوەی ئەمڕۆی نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕاند بەتاڵکردنەوەی فاڵی ئەو لایەن و ڕاگەیاندنە ڕەسمی و سێبەرانەیە کە دەیانویست لە ئاوی لێڵدا ڕاوکەن و جیاوازی هەڵوێستی سیاسی بکەن بە دەرفەتی دروستخستنە نێوان کۆمەڵ و گۆڕان. لە کۆبوونەوەی ئەمڕۆشیاندا وەفدی هەردوو لالەگردی زەرگەتە جەختیان لەوە کردوتەوە کە لە ئایندەدا هەر هەنگاوێک لە بەرژەوەندی گشتی بێت ئەوە هاوڵێز دەبن و ئەگەر لایەنێکیان لە دەرەوەی حکومەت بێت و لایەنێکیش لە نێو حکومەت نابێتە ڕێگری بوونی پرس و ڕاگۆڕینەوە لە بابەتە چارەن و سازەکاندا. هەروەها لەگەڵ یەکگرتووی ئیسلامیش کە جیا لە هێزەکانی دیکە دەیان وێزگە و خاڵی هاوبەش کۆیان دەکاتەوە لە ئایندەدا بۆ پاراستنی ماف و بەرژەوەندی هاوڵاتیان و پەروەردە و بەهابەرزەکانی کۆمەڵگا ڕۆڵی زیاتر دەبینن. بێگومان دیداری برایەتی و پێکەوە
دانیشتنی برایان وەبزانم شتێکی تازە نییە. جەناوی مامۆستا و وەفدی هاوڕێی هاتن سەردانیان کردین، ئێمەش پێشوازیمان لێکردن بارودۆخی کوردستان و ناوچەکە و عێراق و پەیوەندیەکانی دوو قۆڵی و ئەمانەمان تاوتوێ کرد و بێگومان ئێمە وەکو دوو لایەنی ئیسلامی و سیاسی لە کوردستانە مەسئولانە مامەڵایەکەین لەگەڵ وەزەکان. پێمان خۆش بوو لە یەک بگەین زیاتر زۆرتر مداوەلەی بکەین و خۆشبەختانە هاوڕا بووین لەگەڵ ئەوەی کە بەو شێوەیە کە پێویستە ئەبێ هاوکارێکی باش بین، ساحەکە تەفەهوم بکەین وەکو خۆی بخوێنەوە و بتوانین بەرەو پێشچوونێکی باشتر چەندی بە ئێمە ئەکرێ ئێمە عاملی ئیجابی بین. من پێم وایە ئەوە دەکەوێتەوە سەر ئەوە کە تا چ ڕادێک پردی متمانە لە نێوان هەموو لایەنەکاندا دروست دەبێت. ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی متمانەی قەدیممان پێکەوە هەیە و کاری پێشترمان پێکەوە هەیە. ماوەتەوە بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر بنەما سیاسیەکانی خۆی بەردەوامە و نە بڕوای بە ئینکاری سیاسی هەیە و نە لەگەڵ تەنازولی سیاسیشدایە، وەک ڕابردووش لە ئێستا و داهاتووشدا ئامادەیە باجی هەڵوێستەکانی بدات و بە هیچ نرخێک ئامادە نیە دەستبەرداری ببێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.